ئەمە ساڵانە دێن حوزەکەی دەشۆینەوە بنە ڕۆژانەکە دێن حوزەکەی دەشۆینەوە کە شوتمانەوە لە گوندەکەش بە هەمان دەڕێن کاکە بەیانی مەڕی دەشۆینەوە جا هەر کەسێک بخۆی ئارەزووی هەیە بخۆی دێ ئەوەی ئارەزوینێ بە زیاتر لە هەموو زۆرە 5-6 مێگەران خەر دەبینەوە و دێن دەیشۆینەوە ئەو شوتنەوەش ساڵانە سوودی زۆرە بۆ بزانە گڕکەی باشە بۆ ئەسپەی باشە بۆ کرمی ناومێشی باشە بۆ حەساسی قەلبی باشە ساڵانە بە هەراوەزی دێن دەیشۆینەوە ئێستا کەسێک بەتەنێ لەوانەیە تحامل نەکە ئەوەندە بشواتەوە بەس ئەگە خەڵکە بە هەراوەزی بێ دێ پێکەوە دێشواتەوە کەسی ژمانی نابێ و بۆ هەمووانش باشە و ئێمە وەک نیشانی گوندی تیمارۆک ساڵی 2010 دەستەکەین بە شوشتنەوەی مەڕەکانمان و بە شێواز و حەوز و شتێکی خۆمان لەسەر خۆمان دروستمان کردووە حەوز و شتەکە بە خۆمان دامێنناوە و حکوومەت هیچ یارمەتیش نێداوین یان لیژنەی پێکە نێناوە بۆ ئەوەی حەوزەکان لە شێوەیەکی ستاندار دروست بکە بۆ ئەوەی بۆ ئاژەڵەکان سوودی هەبێ و ساڵان چەند جار بۆ حیوان لێرە قاتی دەشکێت چونکە حەوزەکە لە شێوەیەکی ستاندار نییە و لە ڕووی دەرمانیشەوە دەرمان ئێمە لە بازار ڕەش دەکڕین حکوومەت یان ڤێتەرنەری یارمەتیمان نادا و بۆ دەرمانەکانمان بۆ دیاری بکە ئێمە لە بازار دەکڕین و بۆ هەر 100 سەرێک حیوان ئێمە پێویستیمان بە 6 لتر 7 لتر دەرمان دەبێ نزیکەی بۆ 100,000 کوفلەکەی دیکە بۆ بڕپارەکەی 100,000 تێسێ بۆی لە گوندی تیمارۆکی بە تایبەتی بە شێوەیەکی هەرەوەزیە خەڵکە بە شێوەیەکی هەرەوەزی یارمەتیەک دەدا و ڕۆژێ بۆ نمونە لەو ڕۆژانی دیاری دەکرێت 5-6 مێگەل پێکەوە هاریکاریەک دەکەن و بە هەرەوەزی حیوانەکانیان دەشنەوە. والله کاکە وەکو بێبارانی ئەو ساڵ تەحسیر زۆر بوو با پێت بڵێم لە مانگی چوارەوە تقریبا لە 23 باران نەباریوە لێرە بۆ نمونە ئێستا ئەو ساڵ ئێستا ئەو ڕووبارەی ئێساوەتم شارێکە مەڕی دەشۆنێ لێرە ساڵ هەتا مانگی 7 ئاوی تێدا بوو ئێستا ئاوی تێدا نەماوە معناوێ گوێ لەبێ دەغڵدانمان کرد و دەغڵدانەکەم مەرتی دەکەین ئەم یەک لەبارە خۆم 20 حیوانێکم هەیە بای 500,000 دەغڵ کڕیوە بەس مەرتێکم ئەو مەردار گەوران تیمارۆک مەرداری زۆرە کاکە تقریبا نانێ 20 مێگەری لێبێ ئەگە حکوومەت لێ ئێستاوە خۆی ئامادە باشەشی بوو ئەو گوندانە نەکە ئەو گوندانە دەبێت هەمووی بارکا بڕۆ ئەلێرە بەڕاست پێ بنم بەنداوش کردووە لە سەری لە پشتی گوندی کردوێتی ئەوە هەم کەس نایگات ئەمە لەبارە خۆم نایگەمێ نەوانێ هەر دوو کەس سێ کەس بگاتێک ئەو هابێ ئەگەر حکوومەت هاوکاریکمان دەکە بەڕاستی نەوانێ حیوانەکەی بفرۆش